بۆیە بە بڕای من ئەم هێزانەی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی غێری نەوەی نوێ ئەوانی تر هەمویان کە بە جۆرە هەستەکەن کڵاو کراوەتە سەریان و بە جۆرێک مەجموعەی قسەیان کردووە کە پێچوانەوە دەرچووە ئەوان ئیحراجن و یانەوەی هەڵوێستەکان بە جۆرێکی تر پینەکەن بۆی کە ناچنە پەرلەمان، یعنی هەڵوێستەکان بۆ پینەکەن ئێترازەکان بەرامبەر بەو کڵاوی کراوەتە سەریان بەو جۆرەی کە ناچنە پەرلەمان و بەشداری پەرلەمان ناکەن. بەرحاڵ بە بڕای من ئەم هەڵوێستەی ئەوان ئەتوانێت چی بکە؟ بە قەناعەتی من ناتوانێت دەورێکی جدیە بێت لەسەر پەرلەمان، چونکە بەپێی ئەو زاوابتانەی کە هەیە مەسەن ئەم کورسیانەی کە ئەمان ئەکشێنەوە مەسەن تەقسیمە بێتەوە جاریکە بەسەری کێتی پارتی ئەوەی کەوت باز دەکرێت. بۆ نمونە ئەگەر ڕێژەیەکی فراوان لە ئەم ئەندام پەرلەمانانە کشانایەتەوە مەسەن کە کێشەی بۆ پەرلەمان دروست کردایەت ئەوە ڕەنگە مەسەن شتێکی کە بووە، بەڵام بە بڕای من ئەوەی کە بڕیاری کشانەوەی هەمووی ناگاتە مەسەن دە کورسی، بۆیە بە بڕای من ناتوانێت ئەمە کێشەیەکی جدی دروستکات لەسەر پەرلەمان و ئەو قسەیەژەیە کەڵەن هەتا مەسەن احتیمالی ئەوەی کە کورسیەکانیمان بچێ بۆ کێتی و پارتی و بە جۆرێک بۆنەوەی نوێ لەبەرەوە پێم وایە کە ئەمە یعنی ڕەنگە ئەمەشیان لە قازانجی کێتی و پارتی بشکێتەوە بەڕاستی.